لە دەی نزیکی دەی ئێمە ئاواییەک بوو، ناوی ئاواییەکەش نابم، ناوی کەسەکان نابم، مەلایەکی تیا بوو بە دەسەڵاتداری دێکە خەلیفەیەکیش بوو، توی ئەم مەلا دەرەکە مەلاکەیش ئەڵێ حاجیگیان تو خوا دەرم مەکە مناڵەکان جاوە لە مزگەوتا باسمان کرد باسی ئەوە دنیاداری شتێک خراپێکا کە بۆ خراپە دنیاداری وتی حاجیگیان دەرم مەکە و مناڵەکان عەلاقەیان لەگەڵم خەڵکا پەیا کردووە و ئاشنا بووین لەگەڵتانە و ئەمانە و ئەویش ئەڵێ وەڵڵاهی دەرتەکەم. عالمێکی گەورە لە مەریوانە بوو مامۆستا سەی عەلی، چونکە سەید بوو دەروێشەکان ڕێزی تایبەتیان لێگرت، ئەویش تەشریفی هێنابوو، محاولەی زۆری کردبوو کە ئەو پیاوە مەلاکە دەرنەکا، بەڵام بەگوێ ئەویشی نەکردبوو. دیسان مەلایە گێڕایە وتی مەلا خالید ناوێ، مەلای باشماغ بوو، وتی مەلا خالید حاجی مامۆستا جوابی لێ ناردم، وتی فڵانە کەس با بچین بۆ لای ئەو پیاوە تکای لێ بکەین ئەو مەلا دەرنەکا. ئیسە کاتی پاییزە و وەکو بڵێ کاسە و کەوی لە شکاو ئەبن و شتەکانیان کە ئەبەن بەم لاولاوە تێگەچێت و ئەوانە و ئەڵێن مامۆستا عەلیش تەشریفی بردووە و بەگوێی نەکردووە، ئێمەش با بچین تخوا هەوڵێکی لەگەڵ بکەین خۆ خێرمانەگە. ئەڵێ مەلا خالید ئەڵێ ئیترەوە العهدەت عەلا مەلا خالید، مەلا خالید ئەڕوات ئەڵێ ڕۆشتینە ئەو دێ و ڕۆشتینە ماڵی حاجەکە زۆری لێ پاڕاینەوە تا وەختی خەو مامۆستا فایدەی نییە. مامۆستا عەلیش هاتۆوە گێم نەکردو بەخوا دەرێک ئیتر ئەفەرمێ بەیانی هاتینەوە باوکی من عادەتی وا بوو جەنا بۆ پرسیارە کرد باوکە شتێکی سەیری بوو بێ چییە؟ یەکێکیان ئەوە بوو هەمیشە عەسایەکی بەدەستەوە بوو بە یەک و ئەهاتین بۆ سەفەرێک لە ڕێگا شتێک دارێ بەردێک کەوتووە ئەبووە لای بردای و ڕێگەکەی پاکردایەتەوە، حەدیث هەیە لەو بابەتەوە. ئەم جارە هەمیشە هینێکی بەرماڵێکیشی لەسەر شان بوو، هەمیشە لە هەر شوێنەکە بۆی ڕێکەوتایە نوێژی حتمەن ئەی کرد. ئەفەرمێ کە هاتینەوە گەیشتین بە ئاوێک چەمێک بوو لەبینی دێکەی ئێمە و دێکەی ئەو ماڵەکەی ترا فەرمی مەلا خالید با دوورکان دەستنوێژە بگرین و دوورکان نوێش بکەین و لەخوا پاڕێنەوە. ئەمە جەنابی باوکو بەڵێ ئەم مەلا لە دەست ئەم پیاوە ڕزگارکە. ئەفەرمێ دوور کات نوێژیمان کرد و حاجی مامۆستا دوعای کرد و لە عەینی ڕۆژە پیاوەکە فەوتی کرد، حاجەکە فەوتی کرد و مەلاکەش هەر لەوێ مایە. سوبحان الله. ئەوە یەکێک لەو بابەتانەی کە باوکم ئەنجامی ئەدا.